کاتیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان داوا لە حیزبەکەیان دەکەن کۆنگرەی چوارەمی خۆی ببەستێت بۆ بەهێزکردنەوەی یەکێتی و جێڕانەوەی جارێکی تری گوڕوتینەکانی بۆ گۆڕەپانی سیاسی عێراق و هەرێمی کوردستان کە ساڵانێکی زۆرە یەکێتی نیشتیمانی کوردستان خەباتی بۆ دەکاتن و ڕووبارێ خوێنی لە پێناو ڕشتووە. مای دەستخۆشیەوە دڵخۆشکرەیە کە بڕیاردرا پێنج کۆنگرە بکرێ بەڵێ بەدڵنیایەوە پێویستە لەم کاتەیە بکرێەوە لەوە زیاتر دوانەخرێت چونکە چەندین ڕوودا و لە ئایندێشی نزیکە لە پێش ئەم با بڵێن ئەم وڵاتەیە ئەم کوردستانەیە ئەویش ئەوەیە کە هەڵبژاردن هەیە چەندی هەڵبژاردن ئەنجام دەدرێ گرنگە لە ماوەی دیاریکراوی خۆی کە پێنجی سێ کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان گرێ بدرێ. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە وەک هێزێکی نوێگەری هێزێکی تازەگەری هێزێک کە هەمیشە بڕوای بە دیموکراسی و بڕوای بە نوێبوونەوە بووە یەکێک لە بنەما و پرەنسیپەکان و کە لە کۆنگرە و لە پێڕەوی ناخۆی حیزب ئاماژە پێکراوە بەستنی کۆنگرەیە بۆیە ئەگەر بۆ هەر هێزێک کۆنگرە پێویست بوو بۆ یەکێتی زۆر پێویسترە چونکە هێزێکە و بە تایبەتی لە سەردەستی جەنابی ئیمام جەلال ئەم حیزبە بۆیە دامەزراوە کە هەمیشە خۆی بگونجێنێ لەگەڵ هەموو ئەو تازەگەری و گۆڕانکاریانەی کە دێنە پێش. خواستی ئێستای کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان نوێکردنەوەی خوێنی حیزبەکەیانە لە ڕێگەی بەستنی چوارەمین کۆنگرە تا بە شێوەیەکی باشتر خۆی بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق و هەرێمی کوردستان ئامادە بکاتن و ببێتە بڵندگۆیەکی گرنگی گەیاندنی دەنگ و ڕەنجی تەواوی پێکاتەکان. تەنها کۆنگرە دەتوانێت ئەو حاڵانەی کە ئێستا یەکێتی تێدا ڕزگاری بکە و هەڵی بسێنێتەوە بە تایبەت لە ئێستادا کە بەرەو هەڵبژاردن دەچین ئەگەر کۆنگرە نەکەین بە تایبەتی بۆ ئەو هەڵبژاردنێکی ئێستا زۆر زۆرورە کۆنگرە بکرێ و ناوماڵ خۆمان ڕێکخێنەوە ئەنجا بەشداری لە هەڵبژاردن بکەین. کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی چوار زۆر بەسەریشیدا تێپەڕ بووە هیچ کاتێک لەگەڵ تەعجیل بوونی چونکە ئێمە هەموو کادری حیزب هەموو ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی بە بەردەوام زەختمان لەسەر کردوێتەوە کە کۆنگرە لە کات و ساتی خۆیدا بکرێ لەبەروی ئێمە حیزبێکی سۆسیال دیموکراتین جگە لەوەش ئێمە حەزمان لە پێشخوازیە حەزمان لە نوێبوونەوەیە. دواخستنی کۆنگرە یاخود ئەنجامدانی هەڵبژاردن بەبێ ئەنجامدانی کۆنگرە و هەڵبژاردنەوەی خوێنێکی تازەی ناوێشێتی هەڵبژاردنەوەی پێگەیەکی گەنجی زەماوەری ناوێشێتی زەماوەری یەکێتی تۆزەیەک نیگەران دەکات لەبەرەوە پێماوە بە ئێمە وەکو گەنجان پێما وایەکەوە ناتوانین هەڵبژاردنێکی سەرکەوتوو بکەین بەبێ ئەنجامدانی کۆنگرە و دواخستنی کۆنگرە هیچ مەبەڕێرێکی نییە. لا دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژی 5 ئاداری ئەم ساڵ پێشنیار کراوە بۆ بەستنی کۆنگرەی چوارەم لە بەرامبەردا کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێویستی دەزانن ئەو وادەیە دوانەخرێتن و پەلە بکرێت بۆ کۆکردنەوەی زیاتری نێوماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.